سڵاو لێبێ و ئەم کاتتان باش. بەرنامەی ئێستاتیکە هەمیشە هەوڵیاوە لە دەرگای ئەو هونەرمەند و کەسایەتیانە بدات کە لە ئەمڕۆی کوردستاندا پێگەوسەنگیان هەیە. ئەمڕۆ هاتوومەتە بەردەم ماڵی هونەرمەندێکی شێوەکار کە بەدەست و پەنجە ڕەنگینەکانی چەندین وێنەی کێشاوە و وێنەکانیشی نمایش کردووە. گۆنا سلێمان میوانی بەرنامەی ئەم جارەی ستاتیکا دەبێت. لێرەوە دەست بە قسەکردن دەکەین لەگەڵ ژیانی بەڕێزیاندا. گۆناخان سڵاو لێوێ. بەجێ گرد و زەمیلەشی بەخێر دەست لە ملی ئازارەکانی یەک نەکەن چۆن برینی گوڵی بەخچەی دنیای دوورتر ساڕێژەکەن بە دوو کەناری ڕووباری باڵی فڕینی باڵندەی یەکتر بکەن بۆ باڵندەی زەریای دوورتر چۆن هێلانە دروست دەکەن گەرد و زەمی لەشی بەخێ دەست لە ملی ئازارەکانی یەک نەکەن چۆن برینی گوڵی بەخچەی دنیای دوورتر ساڕێژەکەن بە دوو کەناری ڕووباری باڵی فڕینی باڵندەی یەکتر بکەن بۆ باڵندەی زەریای دوورتر چۆن هێلانە دروست دەکەن. دووبارە سڵاوتان لێبێت. گۆناخان سپاس بۆ بەڕێزت کە دەرگای ماڵەکەت بۆ ئاوەڵاکردین و بینە خزمەت جەنابتان و بچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێستانەوە. سپاس بۆ ئێوە بەخێر هاتن سەر هەردوو چاوم. خۆشحاڵ بووم کە ئێوە ئەمڕۆ گەورەتان کردین هاتن بۆ ماڵی ئێمە. طبعاً لەوانەیە هەندێک شت هەیە لە لای بیسەر و بینەرەکانمان دەرنەکەوێت کە چوین چۆن بووینە ئەرک بۆ بەڕێست و بۆ خێزان و بۆ هاوسەرەکەت دەشتان ساغ بێت. سپاس بۆ خانەدانی و خانەخوێیتان. بچمە نێو وێزگەکانی تەمەنە وەکو بەرنامەکانی دیکەی ئێستاتیکا پێم خۆشە بگەڕێمەوە بۆ منداڵی ئەو منداڵەی کە لەسەر جادە و زۆر دەڵێن لە نێو خۆڵدا گڕووگاڵی دەکرد و ژیانی خۆی تایە دروست دەکرد. ژیانی منداڵی چۆن بەڕێکرد؟ سپاستانەکەم. من خۆم مناڵیم لە گەڕێکی سەرکارێز شاری سلێمانی لە گەڕێکی سەرکارێز لێ لەدایک بووم. سەرەتای مناڵیم لێ بەسەر بردۆ تا داغڵبوونم بۆ مەکتەب. باشە. بیدایەتی مناڵێکی وریاوم من. لە چەند ساڵیەوە منداڵی خۆتت بیرە؟ تقریبا لە 4 ساڵی خۆمەوە بیرمە. لە 4 ساڵی؟ لە 4 ساڵیەوە تقریبا ئیتر بیرمە. تابەت دەبێتە خەون و خەیاڵێک خەو و خەیاڵێک بۆ شێوەیە بڵێن. بە تەکید خەون و خەیاڵە بەڵام ئەها چۆنەڵێ ئەو مەرحلەیە بناغەیە کە بۆ تۆ کە قەت بیرە ناچێتەوە دایمەن لەگەڵ تا ئەژی زۆر جار خەونەکانت لەو کاتایە. هەرگیز تووڕە بوویت لە شتێک کە لە منداڵیدا نەتوانیوە بیکەیت؟ لە مناڵیا من خۆم بە حکمی ئەوەی کچێکی بچکۆلەی ماڵ بووم لە خێزانەکەما کچە بچکۆلە بووم کچێکی نازدار نازدار نەبووین ئێمە خۆمان باوکم بە ڕەحمەت بێ ینی شخصێتێکی بە قوت گەورەی کردوین وای لێ کردوین دایمەن زوو ئەتیماد بکەینە سەر خۆمان زوو ڕوبەڕووی هەموو تەنگەکانی ژیان و قسەکردن لەسەر باوکی بەڕێستان و هەندێک فەخەرەیەکە بە تایبەتی لە بەشی یەکەمدا کە مەبەستمە کە پابەندە بە وێزگەکانی تەمەنی بەڕێستاوە ئەمەم زۆر لامە بەستە بەڵام گروگاڵەکەم پێ بڵێ چۆن خەتخەتیانت کرد؟ بەڵێ بە تاکید خەتخەتیانم کردووە هەڵماقۆم کردووە ئێمە بەڵێ هەڵماقۆمان کرد بەردی خڕخڕمانێ ناو هەڵماقۆ لەگەڵ برادەرەکانمان ئامان کرد هەڵماقۆ ئەوە بوو بەردەکەت دەخستە سەر دەست و دوایی بەڵێ پێنج بەردیاریمان پێکرد ئیتر لە یەکێکەوە دوو سێ سرم لەو هەڵماقۆیە دەرنەچوو چۆن بۆ ئافرەتانیان کرە و کات وەڵا ئێمە زۆرەمان کرد مناڵانی گەڕێک ئێمە کۆ بووینەوە بە حکم ئێمە بردنەوەی چۆن بوو؟
طبعا ئەوەی کە هەتا پێنج تەواو بووە براوە بوو جارێکی کە دووبارەیە کردەوە بەڵێ ینی واتە بە تاک یاریەکە ئەکرا خۆی لە 5 یاری بوو بەردێکە هەڵات یەکێکت هەڵەگەر ئەمە یەک بوو هەر 5 هەڵەگرتەوە یەک بوو ئەنجا ئەچوویتە سەر دوو بەردە هەڵەگرتەوە ینی بەردێکت هەڵەیە دوانت هەڵەگرتەوە لە ژێرەوە کە ئەبوو بەسێ بۆ نمونە یەک بەردت هەڵەیە سیانت هەڵەگرتەوە ئاوا بوو هەتا چوار و ئیتر تەواو بوو ئیتر کە گەشتە ئەوەی کە هەمووی تەواوکرێت و یاریەکەت بردوێتەوە ئیترەوە نەخۆش بوو بۆ ئێمە لەوە چ شاهادێکی گەورە بێ بۆ ئێمە لەو کاتەیە جا جوانترین یاریکردن بەردەکانت جوان بووایە بەڵێ بەتاکید ئەچوین بەردی من بیرمیە بە مناڵیش من حەزم لە پشتی ڕەنگاوڕەنگ بوو بەردی ئەچوین من بە حکمی ماڵی ئێمە لە گردی سەیوانەوە نزیک بوو سەرقەبران بوو لە سەرکارێز بووین بەردی ڕەنگاڕۆن لە سەرقەبران ئەمان هێنا و بەردی خڕوجوانمان هێنا چەولمیانە هێنا بەڵێ لە چەولمەکە هەڵمانە بژار بڵێ لەوێ هەڵمانە بژار هەنێک جار بەردی کریستاڵی جوانی تیا بوو ئیتر یاریمان پێکرد و کاتمان لەگەڵا بردەسێ باشە ئەی پەتپەتێن پەتپەتێنیشم زۆر کردەوە زۆر ئازابوو بازا بوویت بەڵێ ئەی پەتپەتێن وەگەڵێ لا هەن لای خۆمان دەڵێ پیاوی خۆیەویست مناڵی خۆیەویست پەتپەتێن بە تایبەتی مەرحەلەیەکیان هەبوو دوو کەس لەم لاو پەتەکەیان دەگرت و ئەوەی لە ناوەڕاستا بوو ئەوە خۆی لە پەتەکە پاراستایە هەنێ جار بە یەک پەتەکرا هەنێ جار بە دوو پەتیان بەکارێنە هەنێ جار سێ پەتیشان بەکارێنە ئیتر ئازا ئەوە بوو لەو پەتپەتێنیا بیباتەوە زۆر لەو هینەیە من زۆر ئەویانم ناکرد مەسەلەن دوو کەس بیگرێ من خۆمم کرد ئەوەی بە تەنەها ئەم کرد ئێمە وەکو یاری ئەوە لی تێگەشتین وەکو گەمەیەکی مناڵی لی تێگەشتین بەڵام لە واقعدا وەرزشێک و تەندروستێکی باش بوو مناڵەکە خۆی بمانێ و نمانێ ئەو یاریانی جاران هەمووی هەم فکری بوو هەم وەرزشی بوو باسی هەڵمەخۆکت کرد هەڵمەخۆکردنەوەی وریایی ئەویست تەرکیز خیتە سەر بەردەکان چۆن کۆیکەیتەوە ئەمە وریایەوە بە هەمان شێوە تۆ یاری پەتپەتێنەکەی تۆ ئەبێت تەرکیز لەو پەتە بێ بتوانی کە خاصەتەن ئەوی کە دوانەکە هەڵیانە ئەبێت تەرکیز بێت لەکوێ خۆت بەرزەکەیتەوە وی بەر پەتەکە نەکەی و نەکەوی ئەمە هەمووی هەم وەرزشە هەم تەرکیزە هەم وریایی کەسەکە دروستەکە ینی شخصیەتی مناڵەکە بە وریایی دروستەکات ئافرەت یاری زۆریان هەبوون قەرباڵغ بوون لە یاریەکاندا خەتخەتێنتان هەبوو بەڵێ باشە ماڵە باجێنتان هەبوو بەڵێ بەتاکید جار مناڵە کوڕەکانیشی تێکەوت باشە مامۆستاییمان هەبوو مامۆستاییتان هەبوو باشە بۆم باسکە کامیان زۆر جوان بوون بەلاتەوە کامیان زۆر خۆش بوون لەو یاریانە ئەوەی زۆر لەلام ماوەتەوە من یاری زەڵاتەمانە کرد ئێمە یەکێکە بوو بە کاهوو یەکێکە بوو بە خەیارێکێکە بوو بە تەماتە مناڵەکانە بەڵێ مناڵەکان ڕیزە بووین ئیتر ئێمەمان و ئەمڕۆ یاری زەڵاتەکەین بۆ نمونە یەکێکە بوو بە تەماتێکێک بوو خەیارێکێ بوو بە گێزەر ئەنجا بزانین چی کەمە لە زەڵاتەکەیە ئەنجامان و ئادیسەری کێیە بەبێتە پێشە ئەو یاریانەمان زۆر حەز لێ بوو چێشتە قولێمان پێوت ئێمە بەڕەحمت بێ دایکم دوو مەنجەڵی بچکۆلەی بۆ کڕی بووم برنجەکەتان بەردەوام ئەسووتە هەر لێ منە لەو مناڵێەوە من فێری چێژ لێنان نەوەڵا نەمسووتانەوە بڕوادە بێم من خۆم لەگەڵ منداڵانی گەڕکدا من بینیوە کە زۆر برنجەکە ئەوە مەنجەڵەکە بچوو بوو بەڵێ برنجەکەیان کە لێنە ئاگرەکەش بەتین بوو وانێت تەجروبە نەبوو یەکسەر سووتە وەڵی بیرم ناسووتان بێت بەس بەدەرلەوە ئەمە جوانیەکی منداڵی کەسەکان ئەگەر سوتابێ ئەگەر دروست شتەکان دروست کردبێ هەرچۆنە بێت دەچێتە نێو خانەی منداڵی و کەسایەتیەوە بەتەکید و تەجروبەیەکیشە تۆ فێری ئەوە تەکا لە هەموو شتێکە شەر نییە تۆ یەکسەر بیبیتەوە جارێک بابی سووتێنی دووجار بابی سووتێنی وردەوردە فێرەبی فێری تەجروبەی ژیان تەکا تاڵەکانی ژیان تەکا ینی تۆ شەر نییە لە هەموو مەرحەلەیەکە تۆ هەر براوەبی تو سەرکەوتوبی بەردەوام لە هینە شەپۆ لایە ژیان ئەمەش مناڵی فێری ئەوە تەکات هات چۆن تەکوینی شخصیەت فێری بڕوا بەخۆبوونت دەکات فێری هەوڵت دەکات وەکو بەڕێزشان گوتان تەرکیزشت بەهێز دەکات لە ئەوەیە ئەم منداڵە یاخود ئەم وێنەیە دەگەڕێتەوە بۆ چەند ساڵی تەمەنی جەنابتان ئەوە تقریبان ساڵێک و شتێکم لەوێ ساڵێک و یا ساڵم هەر ساڵ لە سەرکارێز گیراوە بەڵێ لە سەرکارێز لە مستەوەر جاران بردیانی بۆ مستەوەر گرتویانی جاران کامێرە نەبوو لە ماڵەوە براین بۆ مستەوەر جلو بەرگەکە چی بۆم باسکە بۆ دایک و باوکت و کەسە نزیکەکانت کە ئەو کاتێک کە وێنەکە گیراوە باسی جلو بەرگەکان بۆ نەکردویت ئەمە ڕەش و سپیە لای من ڕەش و سپیە من دایکم زۆر شیک پۆش بوو یەکێک بوو لە ژنە خانەدانەکانی شاری سلێمانی
جا زۆر حەزی بە مناڵی شیک و هاجری جوان طبعا دایکتم لایوانە بەڵێ دایکشم قەدیمە دواترە چینە سەر ئەویش دایمەن ئیتیمامی زۆر پێیاوم بە حکمەوەی منیش مناڵی بچکۆلە بم خوشک و براکانم زۆر دەوریان ناوم و دایمەنها من لە خێزانێکە خوانێ بڕێ 5 برا و 4 خوشکین من لە کچا بچووکم برایەک لە من بچووکتر هەیە بەس لە کچا من بچووکتریان بووم ئیتر دایمەن ئەو خێزانە کە مناڵێکی بچووکی هەبێت هەموو ئیتیمامی پێەیە هەمووی کاتی ئەیاتێ و ئەی با ڕسمیە گرێ و ئیتر وێنێژ لە زستانە گیراوە ئەکێت لە مانگی دەیە کڵاو لە مانگی دەیە باشە وێنەی کەم لایە ئەم وێنەیە حەوشەی ماڵی باوکتان ئەو حەوشەی سەرکارێزە بەڵێ حەوشەی ماڵی باوکمە خانە کۆنەکەی قەدیمی سەرکارێزە لە هەفتاکان 2 ساڵیت تقریبا 3 ساڵە هەلو کاتیان بەڵێ هەلو کاتیان واز دەکەم پێت نەگرتووە ناڕۆم ئەو نێ بە پێڕۆم خۆشە وێنانە یا بەو شێوە پرسیارەکە بکەم وێنە لای بەڕێزت چی دەڵێت؟ من وێنە زۆر گرنگی زۆری هەیە لە ژیانی منە چونکە وەکو ئەرشیفێکە بۆ تۆ هەل لە کۆنەوە هەتا ئێستا دایمان ئێمە ماڵ باوکشم ئیتیمامان زۆر بە وێنەگرتن ناوە حەزمان لێ بوو ئەو ڕسمانەی کۆن ینی هەر سەرکارێزی جاران وا بوو مناڵی گەڕێک هەمووی دانیشتین بێ یەکسەر ڕسمێکیان نەگرت بۆ ذکرایات خوشک و برات دانیشترگوی نایەت بەجری ماڵەوەی بە بیجە هەموویە بە ینی خۆی حاز بەبێەوەی خۆت حازرکە یەکسەر ڕسمێکە گیرا مهم ئەوەیە تۆ ڕسمێکت هەبێ لەو زەمانەیە مابێتەوە ینی ئێستا گەنجەکانی ئێستا بەم یاد و یادگەی ئێمە نازانن کە باسی چی دەکەین هەر یەکە و لە ماڵەوە بۆ خۆی خاوەنی کامێرەیەک کە لە مۆبایلەکەدا هەیە وایە بۆ خۆی فۆتۆگرافەرێکە کە بەردەوام وێنەی سروشت و وێنەکانی خۆی بە سێڵفی دەگرێت باشە بەس ئێمە لەو کاتەدا کە دەچووین وێنەمان دەکرد زۆر جار دەڵێم وەکو مەراسیمێکی لێ دەهات لە ماڵەوە کە وێنەگرێک دەهاتە ماڵەوە هەمووان خۆمان دەگۆڕی خۆمان شیک پۆش دەکرد لەبەرەوە وێنەکان بگرین و بەم شێوەیە کە ئێستا لای ئەرشیفی بەڕێستان ماوەتەوە تۆماریکی بەڵێ بەس زۆر جار لای ئێمە منۆکو پێم وتیەها زۆر بە عیشوایی ڕسم گیراوە بەبێ خۆی بۆ بگۆڕای من زۆربەی ڕسمەکانی کە کۆن هەمانە هەمووی بەجلی ماڵەوەیە کەس خۆی نەگۆڕێەوە پڕە لە جوانی بەڵێ پڕە لە جوانی وێنە تا سادەبێت جوانتر دەردەکەوێت بەتاکید ئەمەش وای کرد ینی بوونی جوانی وێنەکانی ژیانی جەنابتان وای کرد کە دەست بدەن وێنە کێشان بەتاکید وانە ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان یەکێک بوو لە هۆکارەکان ئەو شتانی کۆنانی جارانیش کە زۆر هەبوو لە ماڵا دایم ئێمە هەمان بوو بۆ نمونە جاجم و شتی فۆلکلۆری و ئەو شتانە دایمەن هین تەزەوقی منی بۆ هونەر زۆر دروستکرد لە لای من حەزم لێ بوو حەزم لە هونەر بوو دایمەن ڕای کێشام حەزم لە ڕنگ بوو حەزم لە ئیشی دەست بوو هەر لە مناڵیم و حەزم لێ بوو باشە پرسیاری ئەوە بکەم لە ئەندامانی خێزانتانە لە ماڵەوە لەگەڵ کێدا زۆر بەرکەوتنت هەبوو یا زۆر هاوڕێیەتیت هەبوو دەردە دڵت دەکرد من لە ئەندامانی خێزانەکەمە لەگەڵ بە حکمەوەی لەگەڵ ڕازای خوشکما زۆر ماوینێتەوە ڕازاوخان زۆر ڕەفیقین لەگەڵەوە تا ئێستا شەر زۆر ڕەفیقین و پەریخانی خوشکم خوشکە گەورەم بوو لەجێی بڵین لە دوای دایکم ئەو بوو من بە هەموو کەس بە کچی ئەویش ئەیناسیم بەڕاستی من مناڵیش بووم لە سەرکارێز کە ماڵمان چوو ڕۆژ لە بەختیاری لای پەریخان بووم زۆربەی کات هەموو کەس وای زانی کچی ئەوم ینی ڕۆحیان زۆر لەگەڵ ئەوە نزیک بووم لەگەڵ ڕازاوخانی خوشکما کە لەگەڵ براکانما بە حکمی هونەرەکەی کاگەکرەمی برام زۆر نزیکین بەیەکەوە لا یزال ئێستاش ئەو لە مەجای مەسرح لە ماڵەوە زۆر جار کچەکان یەک دەگرن و کوڕەکان پەراوێز دەخەن نەوانە ئێمە شەوچەرەمان هەبوو ئێمە بەڵێ شەوچەرەمان هەبوو دایمەن لە زیکرمان زۆر ئەمێنێتەوە ئەوە جاران کارەبان نەبوو شەوان لەسەر ئێمە لە سەرکارێز بەچراوە دانیشتن و ئەگەر هەش بواە باوکم بە ڕەحمەت بێ خۆی چاچی بوو لە ئەسحابەسپی ئێواران دانیشت چیرۆکی درێژی بۆ ئەگەڕاینەوە شەوگارمان ئێمە بۆوانە ئەبردەسەر هەنێ جار دەرودراوسەکانش لەگەڵمانە خزموکە سوکار و خاڵۆزا و پورزا و ئەوانەمان دانیشت وەکو حکایەتخوانێک باوکم ئەگێڕایەوە بۆمان ئەجا حەڵقەکەی تەواو ناکەی سبەی شەو بۆتان تەواوەکەن ئەمە زۆر زۆر هین حکایەتی دێ و درنجەکە و کاڵانە پێچ و کۆمەڵێ قسەی زۆر مشەوق ماوەتەوە لەو زەمەنەشە کوڕێکی بۆ مناڵەکانی باسە کرد زۆر جار باسم کردەوە تایبەتی لەو کاتی کە منداڵ بوون و ئێستا ماشەڵڵا خۆم ئەینە چیرۆکم زۆر گەڕاوتە بۆ مناڵەکانی خۆم حەزم لێ بووە ئەجا بەڕەحمەت بێ باوکیشم ئەمەنە باسیە کرد چی لە کاروان هەبوو مەجەلەی کاروان جاران لە کاروانە بڵاو کرایەوە کوڕێکی پورم نووسەر بوو
هەموو چیرۆکەکەی نووسی و بەنای باوکمەوە بڵاوی کردەوە ینی شتێکی زۆر خۆش بوو لەو کاتەیە کە تۆ کەسێک ینی سەرگورشتەیە ها چۆنەڵێ ئەفسانەیەک چیرۆکەکانی هەمووی ئەفسانە بوو زۆری لەواقعەوە دوور بوو بەڵام ئەچوویتە ناو ئەو مۆزوعەوە هەست دەکرد لەگەڵ یانە لەگەڵ شخصیەتەکانە ئەژیایت باشە ئەم وێنەیە ئەندامانی خێزانەکەتانە بەڵێ ئەو کەی گیراوە ئەوە من ئەوم بالضبط ئەوم بیر نایە بەس ئەوەی بزانم ئەوە نێرگزە بەدەستی منەوە نێرگزە ئەوە دایکمە بەڵێ بەڵێ ئەوە دایکمە بەڕەحمەت بێ ئەوە کاگەکرەمی برامە ئەکرم سولەیمان ئەویش مخرجی فیلم سازی وێنت نییە لەگەڵ باوکتا لە زۆرم هەیە وەڵا دەت بە مناڵینە بەمناڵینیمە باشە بۆ نەنازم وێنەی ڕاستەکەی ئەبێت نا لام نێهی مناڵی پرسیار دروستە بێ باوکی جەنابتان کێ باوکی من لەوانەیە من بزانم بەس بۆ بینەر و بیسەرەکە باوکی من حاجی محەمەدی نەسە مەشهور بوو لە ئەسحابەسپی دوکانی چاچی هەبوو هەر لە پەنجاکانەوە بڵین لە ئەسحابەسپی دوکان لە فلکەکەی ئەسحابەسپی لای ماسی فرۆش و شتەکان ڕێک لە فلکەکە چاچی بوو باوکم ئەنجا هەر لە سەرکارێزیش بوو ماڵمان دایکیشم کچی نەسڕۆڵای چاچیە بڵین باپیرم بەڕەحمەت بێ ئەو وەختی خۆی چاچی بوو باوکم لەلای ئەو ئیشی کرد و دواتریش کچەکەی خۆی یاوەتێ ئیتر دواتریش دوکانەکە بۆ بەهی باوکم هاوڕەکانی باوکت چۆن باسی باوکت دەکەن ماون وڵی زۆری نەماون بەداخەوە کەسیان لەژیانە بەڵێ باوکم کەسێکی زۆر بە شخصیت بوو کەسێکی سارم بوو ینی حەدی بوو طبعا ئەوەی کە کار و کاسبیەکی هەبێ یا بۆ نمونە بە تایبەتی چاخانەی هەبێت دەبێت کەسایەتێکی کۆمەڵایەتی بەتاکی زۆر کۆمەڵایەتی بە حکمەوەیش خۆتە زانی چایچی بووە ئیتر هەموو ئەو شوێنانی دێهاتەکان کە هاتوون بەیانیان ماست و شتیان هێناوە لەوان لای ئەوان ساغیان کردوەوە زیاتر چادەخورایەوە وێنەیەکی دیکەم لەبەر دەستایە بەڕێست و دایکت بەیەکەوە بەڵێ ئەم وێنانە زۆرجار دەمانگەڕێنێتەوە بۆ خانۆ شەرقیەکان بەڵێ وانە پڕ بوون لە جوانی باشە کە شەوانە دەچوینە دەرەوە بە مناڵی دەبواە حرەسێکمان لەگەڵ بڕۆشتا هەیەکە حرەزیادی بۆ ئەم وێنەیە ئەو مەرحەلەی بێخستمەوە ئەم وێنەیە من و دایکبین نازانم کە گیراوچکە من زۆر مناڵم لەوێ ماڵی باوکم بڵین شەرقی بوو دوو ژوور و هەیوانێک لەسەرەوە بوو لە هەمان شێوەش لە خوارەوە حوشەیەک لە بینەکە هەبوو ئیتر ئەوە لە بەردەم هەیوانەکەی سەرەوە گیراوە ئەو ڕسمە ڕاستە ئەم وێنێ ژوێنەیەکی جوانە بەلای منەوە چونکە پڕە لە جوانی ڕابردوو ئێستا زۆری شتەکانمان گۆڕان بە تایبەتی لەگەڵ قۆناغەکانی ژیانە ئەو یادگەیە زۆر نەمایەوە بە کەمی مایەوە بەتەکی جوانترین شتی ئەو خانەوە شەرقیانەی کە کۆن هەبوو لە بڵین هەفتاکان و شەستەکان و ئەوانە هەبووە ینی خێزانەکان زۆر تێکەڵ بوون ئائیلەکان دراوسەکان زۆر تێکەڵ بوون زۆر جار ئێمە هەر سەربانەکان یەک بوو هین نەبوو ستارە و شت نەبوو لە بەیناس لە سەربانەوە ئێمە یاریمانەکە لەگەڵ مناڵەکانەوە بیرمە ماڵی مامۆستا مستەفا ئەحمەد هەیە ڕێک یەک دیوارمان بین بوو من لەگەڵ کوڕەکانی ئەوە گەورە بووم هێرش و هێ من و ئەوان یاریمانەکە لە سەربانەکان هەر لەسەر قادرمەکانەوە چوینە ماڵی یەکتری و ئەم دیومانە کرد و زۆر بشکۆلە بووینەوە مەرحەلە زۆر جار بەدڵ لە ئەم دیوکە ئەو دیوارەی نێوەندی خانووەکان کە هەبوو دەرگایەکی بۆ ئەکرا بەتاکی ڕێک خێزان بوو یەک خێزانی یەک خێزام جاوا بوو من بیرم یا ئەوان کێشە بە دیوارەکە ئەگەر شتێکیان بویستایە ئەیان و ئەوە دەست هاتوۆتە سەریانەها مناڵبی ئەتەسای باشتانە گەڕێنیتەوە بۆ چی ئەم گەڕێنیتەوە بۆ زۆر جار ئێمە بۆ خۆمان ئەمە هەبوو لە ڕەمەزاندا ئەو کاتە کاژمێر نەبوو تا تەوقیتیکەیت ئەوانە دەگوترا نزیک بوونەوە لە بانک بدە لە دیوارەکە بەخەبەرمان بکەرەوە ئەکی دوا بوو بەس زۆر من ئەو مەرحەلانە بزەبت ئەو شتانم زۆر بیر نەماوە بەڵام چکە من زۆر منابووم لە سەرکارێز بووم هەتا یەکی ابتیدایی لەوێ بووم ئیتر لە دوی ابتیدایی من ڕۆشتین لەوێ نەماین ئیتر ئەوانی کە من بیرمە لەو زەمانە زۆر شتی جوان هەبوو خێزانەکان باوەڕم پێ بکە من لەم ئەخیرا ئازانم کە ئەمانە خزمە منین بەس دراوسێ بووین هەنێکیان بە پور و بە کەسی زۆر نزیکی خۆمانمانزانی و عائیلیان ئەو نەتێکەڵ بووین و کوڕکچ بەیەکەوە گەورە بووین یعنی وەکو بزەبت خوشکوبرای خۆت و یەخێزان بووین لەوە ئەمە باز لە پاکی و
بەراەتی ئەو سەردەمەتەکی وانە ئەمە زۆر گرنگ و بۆ ئەو کاتە زۆر اینجا هاوکاری یەکتری خێزانەکان دڵسۆزی بۆ یەکتری جا ئەو زەمانە کە من زۆر مناڵ بووم زمانی بەعز بوو کە یەکێک ماڵێک فیرارێکی هەبوو بە هەر هەمویان ئەیان شاردە و مەسەلەن ئەها پشگیریانە کرد و خەمیانە خوارد چەند جار ئێمە من پێشمەرگە لە ماڵی باوکم باوکم شاردوێتی و نەهێشتۆ کەس پێی بزانێ و چکار بە حکومی باوکم چایکی بۆ لە دەرگا ناهات نەژوور و ئەیان ناسی خەڵکەکە کە ئاهاتن باوکمیانە بینێ خۆ حافیز ئەیانزانی سەلیمە بەڵام لە ماڵی ئێمە شابوو هەنێ جار لەوانە ڕاستە ئەمە هەرچەند من زۆر جار لە سیاست خۆم لایەم لەم بەرنامەدا بەڵام ئەوەشەکەوێتەوە بابێکی نەتەوەیی و پەروەردەی نیشتیمانی کە هەبوو لەو کاتەدا یعنی بەدەل لەوەش کە ماڵێک بۆ نمونە کوڕێکیان یا کچێکیان لە ماڵ ئەمایەوە ئەو ماڵە سەفەریان دەکرد بۆ شوێنێک دەیانگوو بە ماڵە دراوسەکە ئاگاو لە کوڕەکەمان بێت ئێمە ئەڕۆین و کوڕەکە ئەمانە دەکەین لە لای تۆ شتێکی خۆش بۆ بگەرمەوە من زۆر مناڵ بووم دایکم باوکم چون بۆ حەج ئێمە ورد بووین طبعا من حاجی بوون باوکم حاجی بوو دلیلی حجاجیش بوو باوکم يعني ستو كش حاجي بلى من حاجي والله كش حاجي اي حاجي محمد نسمى شهور مثلا وامزانين لقب زوجات لا باوكم حاجي حاج كردني او ساوك وحاج كردني سنه بو لا دور بو زوري ام بيشو بيرم يمن من البوم همو قرك او فتره كدايك مو لينا بون لاي ايما بون جا جنان همو دانيشتن بهيك كليتي انا كجاران اوابو يعني او نبو لدروبتي كليتي بكرش بكري همو جني قرك داني جيتري كي هويركي شلاكر كليتي دروست كريكي تو خيراي برجان اوابو روحي هاوكاري زور بو همو يوكو خيزان بو لدرو تنور شتان نبو لا والله ما تنور شتان نبو وای ڕاستە ئەو یادگانە خۆشە کە بگەڕێنەوە بۆ قسەی لەسەرکەیت بە تایبەتی کەمترین جار لە ڕاگەیاندنەکانەوە قسە لەسەر ئەم وێزگانەی تەمە نەکرێت دێتە حەڤە ساڵ و ئەوان هەرچە من کاتی بەرنامەکەم زۆر دەرفەت نایە بە وردی بچمەنێ و وێزگەکانی تاواتی ڕابردووی جەنابتەوە ئەم وێنەیە چیمان پێ دەڵێت ئەوێنەیە لە معهدی فنون جەمیلەم بەڵێ ڕۆژێکی بەڵێ لە پەیمانگەی هونەرە جوانەکان من لە بەشی شێوەکاری بووم لەوێ ئەوە زستانی ئەو ساڵەیە بیرمیێت ڕسممانگە بەفرێکی زۆر باری بوو بەستێک گیرە هەستت چۆن بوو لەو کاتەدا ئێمە طبعا وەختی خۆی تەلەبەی معهد مصورمان هەبوو مصورمان هەبوو کاکتۆفیقێکمان هەبوو بیرمیێت یعنی دایمەن کە مناسبەیە کە بوو شتێ بوو یەکسەر ڕسمیەگرتین هەموو ڕۆژێ ڕسممانەگەر یعنی بە مناسبە نەمانەگەر هەموو ڕۆژێ ڕۆژتی لەگەڵ برادەرەکانمانە کۆمەڵی ڕسممانەگرت و هەڵمانەگرت بۆ زیکرایە باشە من کاتی بەرنامەکەم لەم بەشەدا بەرەو کۆتا دەڕوات باشە وچان دەدەم پێش وچان دەمەوێت بێمە سەر وێزگەکانی ئێستەی ژیانت کە هاوسەرگیریت کردووە ئەو خێزانەی کە تۆ جاران منداڵێک بووی ئێستا تۆ منداڵت هەیە باشە بەرپرسیارەتێکی قورسەرێ لەسەر چۆن بەراوردی ئەو بەرپرسیارەتی جاران دەکەیت و لەگەڵ ئەم بەرپرسیارەتی ئێستادا طبعا ئێمە کە تۆ خۆت پەروەردە چۆن کرایت هەر بۆ نەمتە ئەڕۆیت ئێمە چونکە خۆمان لە خێزانێکی دایمەن خەمی مناڵی بووە یەکێک بۆ لەو کەسانی باوکم و دایکم دایمەن خەمی مناڵیان بۆ دایمەن بەدەممانەوە بوون یعنی احتیمادێکی کولیمان لەسەر بۆ بەڵام واشیان لێ کردوین هەر لە مناڵی و ئێمە بەرپرسیارەتی هەڵگرین شخصیەتی خۆمان بپارێزین و احتیماد خەینە سەر خۆمان هەموو شتێک یعنی چاوەڕێی دەستی کەس نەکەین هەموو شتێکمان بۆ بکە یەکێک بووین منی خۆم یەکێک بووم ڕاستە کچی پشکۆلە بووم بەڵام هەموو شتێکم خۆم کردومە حەزم لێ بۆ مەسەلەن مناڵەکانیشم هەوڵم ماوە وا فێرکەم بە هەمان ڕچکە بی بەمە سەر بە هەمان خەمخۆری باوکو و دایکم بە هەمان هەستکردن بە بەرپرسیارەتی بۆیان و بە هەمان سیقە بەخۆبوونیان کە باوەڕیان بە خۆیان هەبێ لە داهاتوە بتوان ئەوانیش وەکو ئێمە بتوانن مناڵ پەروەردەکەن و گەورەیکەن دەمەوێت باسی هاوسەرتم بۆ بکەیت کۆنتاکتت لێک تێگەشتن لەگەڵ هاوسەرتا چۆنە کۆنتاکتمان زۆر باشە الحەمدولله مەبەستمە تۆ کە وێنە کێشێک بیت لە بوارێکی فراواندا بیت و هونەر جوانەکانی خوێند بێت ئەو کەسێک کە لەگەڵتایە دەبێت لە تێگەشتنی زیاتر بێ بۆت ڕاستە طبعا هەڵبژاردننی هاوسەرەکەم بە شێوەیەکی سوتفە بوو بەڵام دووریشە لە هونەرەوە ینی فەرنان نییە ڕێگریش نەبووە لە بەڵام ئەخمیستم ئەوت پێ بڵێم کەسێکە پاڵپشتێکی زۆر زۆری من بووە من بە پشتی ئەو نەبێ و
بە پاڵپشتی ئەو نەبێت ناتوان بگەم ئاستەی ئێستا لە هەموو مەرحلەکان لەگەڵ ما بووە لە جامعە لەگەڵ ما بووە لە هەموو پێشانگاکانە لەگەڵ ما بووە زۆربەی کات لەو حەکانی بۆ هێناوم لەو حەکانی بۆ بردوم بەبێ ئەوەی قەت بۆڵەیەکی بێ بەبێ ئەوەی قەت گلێک کا بڵێ ئەمە چێ بە منیەکەی ینی پشگیری تەواو قسەکە لەسەرەوەی دڵخۆش بووە بە کارەکان دڵخۆش بووە بە سەرکەوتنەکانت کە من واقع قسە بکەم لە ئەم ڕۆی هاتنی ئەم بەرنامەدا ئەمەم بینی لە ڕۆحێتی هاوسەری بەڕێستاوە مناڵەکانیشدا بابێ ویژدانی نەکەم هەموو کات من جێ شانازیە بۆ من چکە شانازیم پێوەکە هەموو کاتێ لە هەموو چالاکیەکە چۆن ئەمڕۆ بینیت لەو باشتریشە مناڵەکانی شەر هەمان شێوە طبعا هەمویان ئەمڕۆ بوونە بەشێک لە تیمەکەی ئەمە هەمویان بەشێک لە هەموو ئیشێکما لە هەموو معرزێکما لە هەموو چالاکیە کاکەکرد بێتم بە مناڵ و بە مێرد و بە حتا خوشک و براکانیشم یعنی هەمویان پاڵپشتێکی تەواوی منیان کردو ڕاستە باشە پێم خۆشە بچمە لای وچان یاسای پرۆگرامەکەی من وایە وچانێک دەدەم لەگەڵ دەنگێکی ڕەسەنی کوردیدا یا دەنگێکی ئەو هونەرمەندانەی هەن کە بە کوردی گۆرانیان وتووە تەوان دەبێت لە هونەر جوانەکاندا بیت و گوێ لە گۆرانیش گرت بێت وەڵام من بەڕاستی سەرسامم بە دەنگی مامۆستا عەدنان کەریم زۆر حەزم لە دەنگێتی باشە چ گۆرانێکی هەر گۆرانێک بێت ئەو بیڵێت من حەزم لێتی من پێم خۆشە گۆرانەکە بدڵی جەنابتان بێت یا شیرینم زۆر خۆشە لەو ڕۆژەوەی بیستومە پەرێشانە دڵی من هەر زۆر خۆشە زۆر گوێ لە گۆرانەکانی گۆرانشت ناڵێت نەوەڵات زۆر ناخۆشە باشە دەچمە وچان و دێمەوە لای بەڕێستان پاش وچان درێژە بە بەرنامەی ستاتیکا دەدەین و لەگەڵتان دەبین شیرینم گەرچی کە تۆ دووری لە من چاوانێ داویم هەروە لە بەرچاوم هەرچەنە کە ڕێگە تاریکە لە من تۆی چرای ڕۆشن کەرەوەی ژیانم وەرە با پێکەوە هەردوو ڕێبڕی دەستم لە دامازنێ با ڕێگای سەختی دووڕێ بەڵێن بداین کە یەکتری جێنەیەڵی لە تاریکی شازەنگا خۆرداگری دووبارە سڵاوتان لێبێت گۆناخان چوینە وچان ئەم گۆرانی مامۆستا عەدنان کەریم بۆ هەمومان یاد و یادگەیەکی دروست کردووە بۆ جەنابەت چ یادگەیەکی دروست کردووە یا لە چ کاتێکا گوێ لەم گۆرانیانە دەکرد چونکە زۆر جا دەڵێن ئەوانەی کە هونەر و شێو بە تایبەتی شێوەکارن لە کاتی شێوەکاریە هەندێک جار گۆرانی دەڵێنەوە و هەندێک جاریش گوێ لە گۆرانی دەگرن باش وەڵا من هەموو کاتێک حەزم لە دەنگ بە تایبەتی کە لە سیارە ڕۆم یا کاتێک ڕسمەکەم یا کاتێک تۆزێک بێت تااقەتم حەزەکەم گوێ لە گۆرانی بگرم و بە تایبەتیش گۆرانەکانی مامۆستا عەدنان چێژێکی تایبەتی هەیە سەوتێکی زۆر چێژبەخشی هەیە بەڕاستی و ئەچیتە ناو قوڵایی گۆرانەکانی و لەبەرەوە دایم حەزم لێتی گوێ لێ بگرم ڕاستە زۆر جان دەگوترێت بابێمە سەر بەشە سەرکەوتنەکەی جەنابتان کە کارە هونەریەکانە یا شێوەکاریە زۆر جا دەگوترێت ئەوانەی کە پەیکەرتاشن لە کەلاچن و ئەوانەوە دەستیان پێکردو هەر لە منداڵیەوە ئەگەر بڵێین بەڕێزت شێوەکاریت لە چێوە دەست پێکرد من وێزگەی مناڵیمان باس کرد من هەر لە مناڵیەوە حەزم لە بووکەڵە دروستکردن بوو خۆم بووکەم دروستە کرد ئەهێنام شکڵەکەی مەبڕی و بەدە زەمدوری و ناوەکەیم پڕە کرد لە خوری و بەلۆکە و دەموچاوم بۆ دروستە کرد و قژم بۆ دروستە کرد بە مناڵی وێنەیەک دەکێشرا دوای بە مەقەست وێنەکەمان هەڵدەهێنا ئەوەش هەبوو بەڵێ من بەڵێ بەپەڕۆ ئەمێنە ئەنجا ئەم دووری ئەو تاوان وای لێکردن فێری خەیاتیشی کردم خەیاتێکی باشی خەیاتێکی باشم بۆ خۆم کە لە بەشی یەکەمان دەبوو باسمان کردای خەیاتێکی باششم بۆ خۆم و بۆ مناڵەکانم بۆ ئەوانی دەوری خۆم هەموو شتێک دەتوانم بدورم تەمان لە چیەوە فێر بووم هەر لە مناڵیەوە کە مەسەن بووکەڵەم دووری و جلی عەزی بووکم دووری و
وردە وردە ڕەنگەم تێکەڵ کردو و هاتووم کە هاتن طبیعەم دروستە کرد دێهاتەکانی کوردستان ئەنجا بە حکومەوەی کاگەکرمی برام فێری یەکەم طبیعە ئەو فێری کردم وتم خانوو چۆن دروستەکرێ هات خانوویەکی بۆ دروست کردم ئاوا هەمووی دێهاتەکان ئێستش لە مێشکمان ماوە ئاوە خەتخەت بووی کردم و ئاوا ڕسمی دەرگاکانی کردبوو بزەوت زۆر جوان بوو کە کردم بردم بۆ مامۆستاکەم زۆر بەدڵی بوو لە پۆلیسی سەرەتاییە بەڵێ بەڵێ ئیتر لەوەوە حەزم لە سێوە داوای ئەو تەینانەکە تابی وانە ئیتر زۆر حەزم لە هونەر کرد وردە وردە ئیتر ئەڕۆشتم لەگەڵ دایم یەکێکم لەو تەلەبانەی کە باشترین ئیشی هونەرما کرد لە پۆلەکانەوە و ئەکتیڤ بووم ینی مامۆستا داوای ئیشێکی بکرد دایم نەچم 6 هێکمە کرد دایم حەزم والێ بوو بەیەک ئیش ڕازی نابووم چون دووسێ دانمە هێنا و هێشتا قەناعەتیشم پێی نەبووە هێشتاوە جوان نییە وردە وردەوای لێ هاو مەرحەلەی ناوەندی هاتە پێشەوە لە ناوەندیە فێری ئیشی دەست مامۆستای هونەرەکەمان مامۆستایەکی زۆر بەتوانا بوو ئەمە کات لە ماڵی باوکتاویت بەڵێ بەڵێ ئیتر لەوەوە خولیای هونەرە جوانەکان یای لە مێشکم حەزم کرد لە پۆلیسی ناوەندیەوە کە دەکاتە نوێی ئێستا بەڵێ بەتاکید بەڵێ لە سێوە تەقدیمی هونەرە جوانەکانم کرد حەزم کرد بە حکمی کاگەکرەمی برام لە هونەرا بوو حەزم زۆر لێ بوو مەجای هونەریەوە ئەو مەبینی بەز ئەو مەسرح بوو لەگەڵ هونەرمەندانە تێکەڵ بوو حەزم لە ئەجوایی هونەری بوو لەبەرەوە چوومە هونەرە جوانەکان شێوەکارم هەڵبژات چونکە لە ڕۆحی خۆمەوە نزیک بوو قرس نەبوو یاریکردن دەستبردن بۆ ئەو هەموو ڕەنگە بۆ من ئاسان بوو لەبەروی حەزم لێ بوو هەر شتێک کە تۆ حەزت لێ بوو بە خولیایەکی خۆتەوە ڕۆشتی قرس نییە هیچ شتێک قرس بەڕێزیشت لە سکێچەوە دەستی پێ کرد لە سکێچەوە دەستم پێ کرد بەڵێ یەکەم ئیختیبار ئەلوانمائیان پێ کردین بناغی دروستکردنی وێنەیە بەتاکید وایە من زۆر جاروام لێ هاتووم لێم بوو بە خوو هەر دانیشتم ئەکسەر سکێچی بەرابەرەکەمە کرد و ئەڕۆشتم بۆ هەر شوێنێک سەر سکێچێکی مەکرد دایمەن هینێکم باش ئەمە منم تەجروبەم بینیوە لە خۆمدا چونکە بەشێکی ڕابردووی منیش لە وێنەکێشاندا بووە زۆر جا کەسێکیان دادەنا لە بەرامبەرتە دەیانگوت تۆ بێ سکێچی ئەم کەسایەتێ بکەیت سکێچەکە ئایا ڕوبەڕوو بایە یعنی و کەسە داماوە و کات دەبوو نەجوڵایە بە پێ و شوێنەی تۆ دانیشتوی بکێشی بەڵێ بەو شێوەیە جا زۆر جار ئاڕاستی کەسەکەگە بەلایە بۆایەمە بەلایە سکێچەکەمان دروست دەکرد بۆ سەردەمەیەوە دروستکردنی سکێچ یا دەستبردن بۆ ئەم بناغە هونەریە شێوەکاریە قورس نەبوو بەتاکید هەموو شتێکە لە ئەوڵەوە دەسێتێ قورسە بەڵام بە ممارەسەکردن و زۆر بەکارهێنان تۆ ئاسانە بێ لەلات وات لێ چاوان و قەین تو سکێچێکەکە هیچ مشکلە نییە بەڵاتەوە الحەمدولله ئێستاوایە لەش ساغ بیت یەکەم وێنە کە دروستت کرد لە هونەرە جوانەکاندا کە مامۆستاکە بەڵی پێیت چ وێنەیەک بوو ماوەتەوە یاخودچی وێنەکەم لەلا ماوەتەوە هین بوو پەیکەرێک بوو ڕۆژی اختیبار بوو ئەو ڕۆژەی چون اختیبارمان کرد دوو ئیشمان کرد ئیشێکی پەیکەر و ستیلاڤێکیشمان کرد بە ئەلوانمایی لەگەڵ پەیکەرێک بە تەختیت یەکێک بووم لە تەلەبە وەرگیراوەکان لەسەر و هەشتاوە هێنام لەو کاتەیە بە شەرتی ینی قەت ئیشی تەختیت و ئەلوانماییشم نەکرد بوو من تەنها لادێ و گوڵ و ئەو عالەمە مناڵی خۆمم کرد بوو کە تیاژیا بووم یەکێک بووم لەوانی کە وەرگیرام لەوێ بە خۆشحاڵیەوە زیاتر خولیا چ ڕەنگێک بوویت لە نێو ڕەنگەکاندا من هەموو ڕەنگەکان سەرنجی من زۆر ڕاکێشێ بە تایبەتی ڕەنگی مارۆنی ڕەنگی ئۆکەریات قاوەی ئەو ڕەنگانە زۆر حەزم لێتی قاوەی گوێزی بڵین یعنی ئیشەکەت زیاتر بۆ فراهەم دەکات هەستەکەم ئاسانترێکە من زیاتر تەزەوقی لێ ئەبینم ینی جوانتر ئەبینم ئەم وێنەیە سەرەتای هونەر جوانەکان بەڵێ باشە سەرەتانیە مەرحەلەی چوارە مەرحەلەی چوارە بەڵێ تقریبا سەرەتاش دەرچویت ئەو ئیشی نەقڵە دەرسێکمان هەبوو مامۆستا وهبی پێوتین وهبی ڕەسوول مامۆستای گەورەمان هەموو کاتژێ شانازی بۆ ئێمە بۆمان هەبوو ئەبووە ئیشێک نەقڵ بکەین یەکێک لە لەوحە عالەمیەکان بێنینەوە ئێمە نەقڵی بکەین ئیتر من حەزم لەو ئیشەی ئەو قەشەیە بوو لەو کاتەیە کە لەسەر مەرگە ئەو کاتانم بۆ بکە کە لە هونەرە جوانەکان بەڕێت دەکرد زیاترین بەدەل لە وێنەکێشان زیاترین کاتەکانە بەچیەوە ئێمە زیاتر لە هونەرە جوانەکان ئەو زەمەنەی ئێمە زۆرترین کاتمان بە سکێچات و بەڕەنکردن و حتا لە فرسەکانیش ئەمە هەر سکێچمانە کرد یانی دانیشین لە سوچێکە بۆردێکمان پێ بوو ئەوە زۆرترین سکێچ کۆکەینەوە بۆ ڕۆژی داهاتوونجا مامۆستایەکمان هەبوو مامۆستا حوسام شانجێی شانازیە بە من هەموو کاتەیە تا ئێستش مامۆستا حوسام حەکیم ئەو تەختیتی پێوتین دائیمەن داوای ئیشی زۆر لێکردین ئەی لە هەفتەکە بوت تۆ بەلایەنێکەمە 5 ئیش بێنی من
ئەوە نەحەزمە کرد مامۆسا لێم رازی بێ و ئیشەکەم زۆر جارە ئەگەشتە سی ئیش بیست ئیش کەمترم نابرد لەبەرەوە دایمەن حەزم لێ بوو لە زیاتر ئیشکردن وێنەی چیت دەکێشا لە وێنەکەیاندا ئێمە لەو زەمانەیە هەیە زیاتر بە خۆی هۆگر کردووە بە سروشتەوە هەیە بە حرمەتم بە ئاژەڵەوە هەیە بە ئافرەتەوە هەیە بە پیاوە هەر یەکە و وێنە من متەنەوع خولیایەکیە. بووم هەمووی مەکرد زیاتر پۆرترێت بوو لەو زمانای ئێمەیە باشە. سکێچی مرۆڤ بوو بەڵێ، لەسەرەوە بەڵێ. بە خوارە پۆرترێت و ئیتر ئەنواع و ئەشکال هەنێجار تەبیعەشمانە کرد تەبیعەشمان زۆرە کرد ئێمە بەس ئەوەی لەو زەمەنا زۆر خۆم پێوە مەشغوڵ کرد بوو پۆرترێت بوو. گرنگە ئەبێ هەرچەند خێر. کارێکی قورسیشە ئیشکردن قورسە. یا دەستبردن بۆ پۆرترێت بەتاکید لە قورسە. مەسلەی وێنە کێشانە. ئێستش لە هەموو لەو حەکانما وانە؟ پۆرترێتێکی هەرتیە. تایەتی. باشە خۆی زۆر جار ناڵێم هەندێک لە هونەرمەندانمان دەست بۆ ئەو بوارە دەبن کە سروشتە سروشت خۆی هەموو جوانەکان تۆ لە سروشتە وەرێگری ڕاستە. هەموو ڕەنگەکان. باشە لەگەڵ هاوڕێکدا وێنەیەکت گرتووە ئەم هاوڕێیەت دڵنیام هاوڕێی هونەر جوانەکانە خوشکمە. خوشکتە باشە من بە ئەوە ڕازاخانی خوشکمە کە پێم وتی زۆر نزیکین لێکەوە. باشە ئەمە پێشانگا بوو وێنەی گیراش ئەو پێشانگایم کردبووە یەکەم ساڵی ڕاهێنەریم بوو متەبقە بووم لە ماهەت تەواکەی بە متەبقە طبعا لە هەموو مارەزەکانمان ڕازاخان لەگەڵ ما بووە هاندەرێکی زۆربەی سکێچەکانیشم پۆرترێت و مۆدێلی ئەو بوو. يعني داعنیش بە ئەنواع و ئەشکال فەقیرە ناجوڵایی ڕسمم بکە يعني زۆربەی پۆرترێتەکانم ئەو بوو لەو زەمانەیە. باشە وێنەیەکی دیکەم لایە لە وێنەکاندا وابزانام ئەمە تەخەڕۆژێ کردووە لێرەدا. بەڵێ پەیمانگای هونەرە جوانەکانە. ئەو ڕۆژەی کە تەخەڕۆژ دەکەیت یا کۆتایی ئەو کۆتاییانەیە کە لە چەند ساڵێک لەگەڵ چەند کەسانێک کابوویت ئاشنایەتێکی پەیدا کردووە لەو کاتەدا وەکو لای خۆمان دەڵێن دەور و تەسلیم دەکەیت. باشە دەور و تەسلیم لەگەڵ جیلێکی کەدا کە دێنە شوێنەکەی جەناتەوە هەستت چۆن بوو لەو کاتەیە؟ زۆر ناخۆش بوو بۆ ئێمە چونکە زەمانێکی خۆش بوو ئەجواایەکی هونەری زۆر خۆش بوو لەو کاتی ئێمەیە کۆمەڵی مامۆسای زۆر بە ئەزمون و باش کە هەموو کاتژی شانازین دەرزی بە ئێمە وتووە قدوە بوون یعنی ئێستا دایمەن لە تۆپەکان بوون مامۆسای ئێمە بوون بەڕاستی ئەو مەرحەلەی ئێمە ئیشی باشی هونەری زۆر کرا و کەسانی زۆر بەقوت دروست بوون لەو کاتەیە زۆر ناخۆش بوو بۆ ئێمە طبعاً بەڵام تۆ دەستپێکی ژیانێکی تازە دەستپێکەی ئەچیتە ناو ژیانێکی کەەوە زۆر جار دوور تەخاتەوە لە هونەر زۆر جاریش نزیک تەخاتەوە بۆ من ئەو زەمەنە زۆر قورس بوو چونکە من کە تەخەڕوجم کرد یەکسەر زەواجیشم کرد ئیتر تۆزێک دوور کەوتمەوە لەو زەمانەیە چەند ساڵێک ڕێگر نەبوو لە کارەکانە هیچ کاتێک ڕێگر نەبوو بەڵام تۆ خۆت ڕێگرێبی ئەها بە حکومێ ئیتر خێزان دروستەکەیت و مناڵ دروست ئەبێ و مەشغوڵە بێ ئەبێ کاتی بێتە ئەو کاتان ناخان بۆ ئەو کەسانی کە وێنە کێشن ئیجاب دەکات پێویست دەکات کە گەلەریەکیانە بێ شوێنێکی تایبەتیان هەبێت بۆ ئەوەی کە ڕۆحی خۆیان لە وێنەکاتدان خاڵی بکەن وانە بۆ جەنابیشت ئەوەی کە من بینیم لە نێو ماڵەکەی جەنابتانە ئەم مەجالە کراوەتەوە بەڵێ ئەم مەجالە کراوەتەوە بەڵام لەو زەمەنی بیدایەتە ئەمە نەبوو يعني خانو کە تۆ زەواجەکەی بدایت ماڵەکەت بچووکە مەجای زۆر وەلو من هەر قەتیشدا بەدل لەوە کە سەرەتا زەواج دەکەی لە خۆتەوە حەزەکەی نەخش لەسەر دیوار بکێشی حەزەکەی کردووە ژووری مناڵەکانم زۆربەی يعني جواب هەنێکیان ساڵانە من ڕسمی دیوارەکانیان بۆ گۆڕیم تر ڕسمی ئەفلام کارتۆنم بۆ کردن دیوارمە کرد بە پەمی دیوارمە کرد بە شین بەپی هینی خۆم ما بۆ ماڵەکە باشە ئەوە گرنگە بۆ ئەو کەسانی کە وێنە کێشن زۆر جار کە کرێچی بن بەتایبەت قاوان ماڵەکە زۆر ئەو کێشیان بۆ دروست دەکرێت هەموو ساڵێک من بۆ یاخمە کردەوە باشە پێم خۆشم پرسیار لە جەنابیشت کەم ڕۆحی خۆتت لە چ وێنەیەکە زۆر خاڵ کردەوە کە زۆر خۆشت دەویست طبعا هەموو وێنەیەک کە کردومە بەشێکی منی تایە ئەو شتێکی هەیە ئیشێکم هەیە زۆر ڕۆحی خۆمی تایە بەڕاستی ئەسە لە لام نەماوە بەڵێ ئیشی دەساڕەکەمە پۆرترێتی کچەکەمە ئیشی زۆر دەم تیا کردووە جیاوازیت کردووە لە وێنەیەکدا بۆ کەسێک دروستیکە یا چەند کەسێک داوا بکەن هیچ جیاوازیەک دەکەی تایبەتمەندی دەدەی بە کەسێک لە کەسێک کە زیاتر بێ لە وێنەکەدا هەموو ئیشێگەکەم حەقی تەواوەتی خۆمی ئێمێ ئەوەی توانامە ئەیەمێ لە بەرپرسیاتی خۆت دەترسی لە وێنە کێشان بەتەئکید هەچ خەتێکەکەم ماڵە لەسرم
ئەبێ من بە پرسیارەتی و ئیشی تیا بکەم چونکە باش. ئەو ئیشە لە هەر شوێنێک ببینێتەوە تۆقعی منە لەبەرەوە باشە. هەموو ئیشێکیشم کاڵ و کورچەکانم هەتا ئاخر ئیشم کە هەمە منشانازی پێوەکەم بەڵێ. چونکە مەرحەلەیەکی گۆنا خەمن تەمەنە. پێم خۆش و زیاتر لەگەڵ بەڕێستا بمێنمەوە و قسە و گفتوگۆکانمان دڵنیام ئەگەر مەجال و دەرفەتی بەرنامەکە وایە زیاتری دەخایەن بەڵام ئەوەی کە دڵخۆشم دەکات چەندین ڕێزلێنان بۆ جەنابتان کراوە بەڵێ کە ڕێزلێنانەکان هەندێک جار و زۆر جار دەکرێت بڵین لە پای ماندووبوون و دەستڕەنگینی جەنابتانە بەڵێ ڕێزلێنانەکانی ژماردون چەند ڕێزلێنانە بۆ کراوە وەڵا نزیکی 6 ڕێزێنانێکم هەیە نزیک بەڵێ بەڕەنگ و کەسە جیاوازەکانەوە بە تاکی هەرێکی هەر یەگە و کەسێکە عەرەبیتیایە ئەجنەبی ئەمە گرنگە بۆ هونەرمەند کە بەدەر لە ڕنگ و سیاست بتوانێت جێگە و پێگەی خۆی لە هەموو شوێنێکدا چەند پێشانگات کردوێتەوە پێشانگای تایبەتیم وەکو تایبەتی نەم کردوێتەوە بەس لە مەعهد کردومەتەوە تایبەتی ڕنگ و هێڵمان کردوێتەوە ئەو زمانی سەچی من ئیسماعیل سەرپەرشتیە کردین کردومانەتەوە بەس من زیاتر پێشانگای هاوبەشیم زۆرە نزیکی 150 زیاتر پێشانگای هاوبەشیم هەیە باشە تا ئێرە هاتی لەگەڵ جەنابتە هیوام تەندروست باشیتە زۆر سپاس هیوادارم سەرکەوتوبی مادومان کردیت دووبارە سپاس بۆ خانەخوێی و خانەدانی بەڕێستان و سپاس بۆ هاوسەر و تەواوی منداڵەکانتان کە ئەمڕۆ هیلاکمان کردن لە بەرنمەیەکی بەم شێوەیەدا تا ئێرەی بەرنمەکە چۆن بوو بەلای بەڕێستەوە زۆر سپاسانەکەم زۆر بەخێر هاتن سەر هەردوو چاومان گەورەتان کردین ئەمڕۆ شانازیەکەین کە ئێوە هاتون بۆ ئێرە و ئێمە پێمان خۆشە گەورەتان کردین تەندروست بن زۆر بەرنامەستاتیکا بەردامی پێ بدەین بەردەوام بە بەردەوام لابوو دەبێ بەردەوام بێ هیوام تەندروست باشی زۆر سپاس ماندوو نەبی لەشتان ساغ بێ دەستی ئەو ستاف جوانێک کە لەگەڵتان نابێ خۆش بوو ماندوو نەبن زۆر هیلاکمان کردن ئێمەش بەخۆمانەوە سپاس بۆ ئێوە بەزنی بەڕێستا من ماڵاوای لە بیسەر و بینەرەکانم سەر چاو سپاس بۆ ئێوەش کە تاوکات لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵمان بوون هیوام تەندروست باشیتان و خواتان لەگەڵ بێت